ئێمە لە درێژەی کار و چارەکەکانماندا کە واجبی سەرەکی پۆلیسی گومرگ نەهێشتنی دیاردەی قاچاق و قاچاقچێتیە بە ڕۆژانە مەفرەزە و کەمین دەرەکەین دیارە زانیاریمان هەبووە کە هەندێک ڕێگای قاچاق هەیە لە دەوروپشتی خورمان لەو دەیانە مەفرزێکمان بۆ دەرکرد لە 12 نیوەڕۆ دانیشتن لە چواری ئێوارەیە سیارەیەک هات سیارێک زۆری لانگرۆزەر مێکزمینی کەوت بە ناو کەمینەکە نەوەستا بوو دوای مەفرزە ئێمە دوایان کەوتن چەندین دۆڵوشی و ینی هەوراز و نشێوی پێکردبوون ڕاکەڕاکێکی زۆریان کرد بە دوایە هەر نەوەستا بوو دوایی بە ناچاری لە ناو دەی خۆرماڵە چەند تەقەیەکیان کرد بە سەریا لە ئەنجامدا تەقەی هەواییان کرد بەسەری توانیان دەستگیری بکەن کە دەستگیریان کرد بڕی حەوت جێر سیارەی تێدایە گێڕی سیارەی بەرزی تێدایە لەگەر کەلوپەلی تری ئۆتۆمبیل کە لە بڕەکەی لە کەشفا دەرەکەوێت لە کاتی دەژیرکردنەکە بەداخەوە شوفێرەکەی پەلاماری کارمەندێکی ئێمەیدا دوای ڕای کرد سوپاسی برادرانی ئاسایشەکەن دوای دەژیریان کرد و تەسلیم بە ئێمەیان کردەوە و ئێمەش پەراوی لێکۆڵێمان بۆ ڕێخستون خستومانەتە بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی هەڵبجە بە خۆشحالی و ئێستا شوفێرەکەی بەندە بە پێی مادەی 230 لە یاسای سزادانی عراقی و کەلوپە لە دەستگیرکراوەکانیش بەنووسرا و لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی هەڵبجە ئەنێرین بۆ بەڕێوەبەرایەتی گومرگی سلێمانی تاکو لەوێ بەشی یاسا کاری پێویست ئەنجام بدرێت و لەوێ ڕێکارە یاسایەکان ئەژیرێتە بەر. ئێمە لە درێژەی